دوای ئەوەی ماڵی پێشڕە و دزەیی گەورە بازرگانی کورد لە هەولێر بە موشەکی بالستی لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بردومان کرا، هاوڵاتی سڤیل لەنێو ئەو ماڵەدا شەهید بوون. ئیدی کاردانەوە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دەستی پێکرد، کاردانەوەی نێودەوڵەتی شەبوو. بەڵام لەنێو هەرێمی کوردستاندا خۆپشاندان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دروست بوو دژی ئەو بردومانکردنە. تەنانەت باس لەوە دەکرا کە خەڵک بایکۆتی کاڵای ئێرانی بکە. پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران گرژی و ئاڵۆزی تێکەوت. تەنانەت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و هەروە سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ کۆبوونەوەیان لەگەڵ وەزیری دەرەوەی ئێران ڕەت کردەوە. با بزانین ئایا زیاترکردنی گرژی و ئاڵۆزیەکان لەگەڵ ئێران ئەم کاردانەوانە لە جێ خۆیدا بوو یاغن نەخێر ناکرێت ئێمە لەگەڵ وڵاتێکی وازل هێز گرژی و ئاڵۆزیەکان زیاتر بکەین لەگەڵ ئەم وڵاتەیە. ئەمە تەوەری سەرەکی بەرنامەی ئێکسی ئەم جارەیە. ئەم جارە لە ستۆدیۆکەی خۆمان لە هەولێر نین، هاتوینەتە سلێمانی. لە سلێمانیەوە باس لە هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێرانەکەین بۆ سەر هەرێمی کوردستان. میوانەکانم بەڕێز کاروان ئەنوەر ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەروەها سەرۆکی لەقی سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵم دەبێت. کاروان بەخێر بێت. هەروەها بەسام عەلی ئەندامی مەکتەبی ڕێکخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕێنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵمانە. بەخێر بێت کاک بەسام. زۆر سپاس بەخێر بێت. کاروان با لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. دوو پرسیارم کرد لە پێشەکەمان. کۆماری ئیسلامی ئێران ئەم کاردانەوانە لە جێ خۆیان بوو بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران، یان نەخێر نابێت ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بگەینە مریشکە ڕەشە؟ سڵاو بۆ تۆ، سڵاو و کاک بەسام، سڵاو بۆ بینەران. سپاس. لەم ئێوارە ساردەیە بە بزانین نەتوانین بە گفتوگویەکی گەرم بگەینە ئەوەی کە ڕاستیەکان ئاوەڵاکەین. باڵێ. کاری من ڕاستە کاری حزبیم هەیە، بەڵام کارێکیشم هەیە پێڵەن کاری ڕۆژنامەنووسیم، سەرۆکی لەقی سلێمانی سەندیکا ڕۆژنامەنووسانم کە شتێکەڵێن بە ئامار و بە داتا ئەتوانین باسی بکەین. زۆر بەداخەوە خوێنی کورد لەم چەند ساڵی دوایە وەک ئاو تەماشا کرێت، زۆر بەداخەوە. یانی سێرەکەیت هەر وڵاتێک هەڵەسێت، هەر گروپێک هەڵەسێت، بە درۆنە، بە بۆمبە، بە تۆپی دوورهاوێژە، بە ساڕوخ، بە هەموو جۆرەکانی چەک لەم هەرێمی ئێمە ئەدرێت و خوێن ئەڕوات، خوێن ئەڕشێت. وڵە ڕقمم لە بەردەستایە لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردووە لە ناوچی سلێمانی 81 هاوڵاتی مەدەنی بە درۆن و بە تیاری تورکی شەهید بوون. 58 هاوڵاتی کورد لە هەرێمی کوردستان لە ناوچەی ئایمێدی و بادینان مەدەنی، ئەمە سیڤیل، یعنی خەڵکی سیڤیل شەهید بوون لە ماوەی 2 ساڵ. ئەمە ژمارەیەکی زۆر زۆرە. ئەماگە لە وڵاتێکی خاوەنددارێتی و وڵاتێک بێت کە یعنی ئەتوانم بڵێم وەک وڵات سەروەری هەبێ، سیادی هەبێ، ئەم دوو ژمارەیە هەر خۆی لە خۆیان ترسناکترین ئامارەکە بۆ 85 تورکیات کرد ئەیهی ئێران هەردووکی سباس ئێرانی شەکەین. ئەم حادیسەی کە لە ئەخیرا ڕوویا زۆر بەداخەوە حادیسەیەک بوو، ناخۆش بوو، دەماڵ بوو، خوێنێک بەری شەڕ نەبوو و هەموو ئیدانەکردنیش لە هەموو لایەنەکانی کوردستانەوە، چ لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە، چ لە حیزبەکانەوە، چ لە سەر و کۆماری عێراقەوە. ڕووداوێکی ئاسایی بوو ئەمە؟ نەخێر ئاسایی نیە، هیچ ڕووداوێک ئاسایی نیە. تەنها خوێن لە لوتی مناڵێکی کورد بێت بە دەستی بێگانە ئاسایی نییە. ئەمە وەک پرەنسیپی ژیان نەک لای ئێمە لە هەموو شوێنێک وایە. بەڵام حادیسەیە کە بوو ئێستا من ئەو حادیسێت چیم بەبیرهێنێتەوە، خێزانێک لە باڵەکایەتی کە درۆن لێیان هەمویان دەتوپەدن بەسەرێکە بەداخەوە. ماڵێک لە ناوپارێز کە ئەتوانم بڵێم 400 کیلۆمتر لە سنوورەکانی تورکیاوە دوورە، درۆن لێیان ماڵێک بوون، 5 مناڵێک کچێکی هەبوو ئەویست بیباتەوە بۆ ئێران بڕاتەوە بۆ خوێندن کە درۆنەکە لێیان هەمویان بە هەمان شێوە بینن. ڕاستە بەڵام درۆن جیاواز نیە لەگەڵ هەموو جیاوازە، بە موشک بێ، هەر وەسیلەی مردن ئەگەر بە فیشەکێک بێ، ئەگەر بە ئاگر بێ، ئەگەر بە بۆمبێکی ئەتۆمی بێت، مرۆڤ یەک جاگیانی دەست. بەڵام بەداخەوە من مەبەستی من لە زاخۆ بۆ خانەقین ئێمە ئەگەر باسی یەکەی خۆمان بکەین، یەکەی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان، خوێنەکان هەر خوێنە، کوردی شەر کووردە، ئێتر ئایا هەولێر بێت، سلێمانی بێت، خۆشناوەتی بێ، یاوەکو بادینی بێ، یاوەکو خەڵکی پێنجوێن بێت، ئەبێت بە یەک چاو
بە یەک بەزەیی بە یەک ڕەحەم بە یەک بەرگریکردن لیان بەرگری بکەین ئەوەی کە لە هەولێر ڕوویا حەجزی زۆر ناخۆش بڕاستە بەڵام ئەتوانم بڵم کاردانەوەی میدیایی 100% ئەو کاردانەوە میدیایە نەهەبوو کە ئەم هەشتاوێک هاوڵاتی کە لە شارباژێر و لە کوونەماسی و لە پێنجوێر و لە هەڵەبجە و لە کەلار و لە چەمچەماڵ لە ناوچون بەهرەوە کارێک بێت ئێمە بیرمان نەچی موشکی وڵاتان هەموو لە بەرامبەر کۆماری ئیسلامی لە بەرامبەر تورکیا ئەم هەڵوێستە نەبووە بڵێ کوردستان یەک پارچەیە کاکە کۆبان یەک پارچەکە لە زاخۆ بۆ خانەقین بۆ جملێ دەستم پێ کرد یەک هەرێممان هەیە ئێمە یەک حکوومەتمان هەیە و یەک ئاسمانیشمان هەیە ئەم ئاسمانە هەر درۆنیەک ئیترایە هی حەشتی تورکمان بێ حەشتی شعبی بێت ئێران بێت تورکیا بێت کە خوێن ئەڕات خوێن لە کورد ئەڕات من ناکرێ مەسەرەن ئێمە باس لەوە بکەین کە ئەمانی کە لێرن بە هیچ شێوەیەک ینی هیچ گوناحێکیان نییە بەس بۆ شەهید ئەبن شارباژەر ماوەت ئەزانی چەند دوورە لێرەوە بە چواردووری ماوەتە خەڵک شەهید وڵات جیاوازە هەردوو وڵات بەو نیەتەوە کە تۆ گولەیەک ئەگەر بە ئاسمانی هەر وڵاتێکە بڕات سەروەری وڵاتی پەکەکە لەو شوێنانان بۆیە بردومان یەکەم لە ماوەت ئێرانەوە لە شارباژێر لە ناوپارێز لە چەمچەماڵ لە کەلار جا ئەگەر وا بێت کەواتە پەکەکە هەموو کوردستانی داگیر کردووە یانی ساتی ئێمە درۆن لە چەمچەماڵی یاوە ئێستا کۆرمۆر هیچ علاقەیەکی بە پەکەکەەوە نییە منشەیەکی با بڵێن کۆمپانیایەکی غازە و بنی تاحت بەڵام بۆ تورکیانە هەر وڵاتی من باسم بە تورکیا ئێران یەکتر تاوانبار و تۆمەتبارکە ئێمە باس لە سەروەری خاکی هەرێمی کوردستانەکەین سەروەری بە چیە پارێزرێ ئاسمانە زەویە ژێر زەویە ئاسمان ئێمە ئاسمانمان بەدەستی خۆمانەوە نیە بەداخەوە هەم بە درۆن هەم بە تیارە سەر زەویەکەمان ئەوە تا ئابینی تەراتێنی بە پەکەکەوە بە تورکیاوە بە ئێرانەوە بە هەموو وڵاتەکانەوە ژێر زەویەکەشمان ئەوە تا نەوتەکەی خۆمان نازانین ئەڕوات ئەفرۆشتێ سەروەریەکانمان لە هەر زیانەکەی دروست بووی ئێران هیچ دروست هیچ بیانیوەک دروست نییە و هیچ دەوڵەتێکیش بۆی نییە فیشەیەک بە ئاسمانی دەوڵەتێکی یاسای نێو دەوڵەتی وامان پیاڵێ بەڵام ئێمە بەداخەوە ئەسەر ئەوەی حسابی دەوڵەتمان بۆ بکەن ناوی حسابی دەوڵەتمان بۆ نەکەن ئەگەر حسابی دەوڵەتمان بۆ ناکەن ئەبێ عێراق بێتە دەنگ دەسەر ئێمە و بەرگریمان لێ بکە وەک دەوڵەت ئەگەر حسابی دەوڵەتیشمان بۆ بکەن ئەو حاڵەتی کە لە پاکستان ڕوویان نمونەیەک بوو کە هەر سەروەری هەر وڵاتێک پێشێل بکرێ ئەبێ وڵاتەکە بەپی یاسای نێو دەوڵەتی بەقەت سەروەری پێشەرکردنەکەی وەڵام باتەوە ئەو وەڵامی پرسیارەکەم کە گوتم پەیوەندیەکانمان بەو شوێ بگاتە ئەو ڕادێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دروستە من یەقسی جنای ماجرال لێ مێشکمایە کە خۆم لێم وەرگرتووە لە وڵاتان زۆر هەوڵێن ئێمە ئەزمونەکەمان لە ناوبەرن کە لە وڵاتان مەبەستی لە هەم دەرودراوسی هەم وڵاتی بیانەکانە بەڵام ئەوی کە زۆر ئەتوانێت ئەزمونەکەمان لە ناوبەرەیەکی لەوانە ئەو وڵاتەیە کە زۆرترین سنووری لەگەڵ ئێمەیە هەیە کەواتە ئێران ئەگەر بێوێت سەروەری و بێوێت ئەمن و ئاسایش لە ناوبەرێ لە کوردستانە ئەتوانێت تورکیاش ئەتوانێت ئەمریکاش ئەتوانێت و عێراقش ئەتوانێت بەڵام زۆرترینیان کە زۆرترین سنوورەکان لەگەڵ چیان نزیکە لەگەڵ ئێران کەواتە ناکرێت لەگەڵ ئێران وابین شتێکی پێوترێت سیاست فەنیەی ممکنات و ڕاهێنانە زۆر ئیشی دامەدانە و پەیوەندیەکان نەگاتە ئاستی بڕین تۆ ئەتوانیت مزەکرەی احتیجاج تەقدیم بکەی ئەتوانین لە مەجلیسی ئەمن شکات بکەیت ئەتوانین لە UN شکات بکەیت ئەتوانین لە وڵاتانی زلهێز سکاڵا تۆمارکە بەڵام کە گەشتە سەر بڕینی پەیوەندیەکان بەڵام حکوومەتی عێراق بێ بیکە حکوومەتی هەرێمی ناتوانێت فشار لەسەر عێراق بکەیت بە ڕێگای بەڵام حکوومەتی عێراقیش لەژێر هەژمونی ئێرانە ئەکرێ مەسەرەن ناو مەجلیسی ئەمنا هەژمونی ئێران ناخوات پێنج دەوڵەتمان زۆر باش کاک بەسام ئەو نمونە ئەهێنێتەوە بۆ نمونە سلێمانی بە دهۆک ئەڵێ بۆ نمونە 81 کەس لە هاوڵاتیانی سڤیل لە سلێمانی بوونە تا قوربانی درۆنەکانی تورکیا 58 کەس لە پارێزگای دهۆک لە سنووری پارێزگای دهۆک هاوڵاتی سڤیل لەوێش بە هەمان شێوە شەهید کراوە بەڵام کاردانەوەی میدیایی بەو شێوەیە نەبووە. سڵاو کاکۆڤان سڵاو خێر بێت بینەرانی خۆشەوی سپاس بۆ کاکاروان ئەمەوێ بەڕاستی بە قسەیەکی جەنابی کاک مەسرور ئەمڕۆ لە وتارەکەیە کە ئاماژەی پێکرد دەست پێ بکەم کە باسی لەوە کرد هەرێمی کوردستان بەشێکی گرنگ بووە لە چەسپاندنی سەقامگیری ئاسایش لە ناوچەکە و مەترسی نین بۆ هیچ کام لە وڵاتانی دراوسێ و پێویستە سەرجەم وڵاتانی دراوسێ ئێمەش سەروەری خاکی عێراق و سەروەری هەرێمی کوردستان بپارێزن کەواتە سەروەریەکە لەلایەن هەر کەسێکەوە پێشێل کرێت حکومەتی هەرێمی کوردستان و لە بەیاننامە ڕسمیەکانی خۆیان ئیدانەی کردووە و هەر لەلایەن هەر جیهەت و هەر دەوڵەتێکەوە بێت سەروەریەکە پێشێل کراوە
واتە دەوڵاتەکە تورکیا بێ دەوڵاتەکە ئێران بێ هەر شوێنێکی تر بێ و ئیدانش کراوە بەڕاستی ئەمڕۆژ لەو تارەکەی خۆیان بە بەڕوونی جەنابیان باسی لەوە کرد بەڵام بۆ ئەوەی کە ئێمە ورتر بین پێویستە وەکو باس کرا ئێمە نابێت بیانوو بین بەدەسەوە ئێمە نابێت بیانوو بین بەدەسەوە تا بەڕاستی هێرشمان بکرێتە سەر هێرشەکانی ئەم جاری کۆماری ئیسلامی ئێران من ئەمەیە بەعنی باز لەوە بکەم کۆماری ئیسلامی ئێران ئێمە زیاتر لە دەوڵەتێک مراعاتی کۆماری ئیسلامی ئێرانمان کردووە لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە کە قوارەی سیاسی ئێستا باسی یەکەم لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانەوە کە قوارەی سیاسی هەرێمی کوردستان دروست کراوە هەتا ئێستا سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێرانمان پاراستووە و مەترسی لەسەر خاچی کۆماری ئیسلامی ئێران دروست نەبووە پارتەکانی ئۆپۆسیۆنی کۆماری ئیسلامی ئێران پارتە کوردستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئەو پەڕی هەستکردن بوون لە ئەو پەڕی ئاسی بەرپرسیارەتیە هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و مراعاتی ئەزمموی هەرێمی کوردستانیان کردووە و ئەو ڕێنمایانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بۆیان ڕۆشتۆ جێبەجێیان کردووە و هیچ جارێک مەترسیان لەسەر خاچی کۆماری ئیسلامی ئێران دروست نەکردووە دوجار ئێرانیەکان ئەی بۆ بردمانەکەات بە ئامەشیان بڵێم دوجار هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو ڕێکەوتنەیە کە لە نێوان حکوومەتی عێراقی و کۆماری ئیسلامی ئێران لەسەر پارێزگاریکردنی سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران واژوو کراوە هەرێمی کوردستان بەشێکە لە ڕێکەوتنەکە بە ئیعترافی ئێرانیەکان تەواوی بەندەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ کراوە تەواوی بارەگاکانی حیزبە کوردستانەکانی ڕۆژهەڵات سنوورەکانیان بەجێ هێڵاوە هیچ شەکێکی قورسیان پێ نییە وەل ئێستا بە تەواوی لە کەمپەکانی هەرێمی کوردستانە کۆکراونەتەوە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە سەرپەرشتی کەمپەکانەکرێت و ئەمە داواکاری کۆماری ئیسلامی ئێران بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتێکە هەموو ئەمانە بۆ دەوڵەتی تورکیا نەکراوە هیچ ڕێکەوتنامێکی ئەمنی عێراقی تورکی نییە لەسەر پارێزگاریکردنی سنوورەکانی تورکیا ڕۆژانە هێرش لەسەر خاچی تورکیا هەیە ڕۆژانە تهدیدی ئەمنی قەومی تورکیە کرێت و حکوومەتی عێراقی ئەو میکانیزمەی بۆ پارێزگاریکردنی سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان پیادەی کرد بەرامبەر دەوڵەتی تورکیا نەیکرد ئەمە ئەوە ناگەێنێ شەرعیت بین بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ پێشێرکاری لەسەر سەروەری خاکی هەرێمی کوردستان باز لە بەهانەکانەکەین بەشێکی تر لەم بەهانانە کە بەداخەوە کە میدیاکانی کۆماری ئیسلامی باز لەوەکەن بوونی هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی کوردستان و بوونی ئیسرائیل و مۆساد لە هەرێمی کوردستان کە ئەمە بۆ بەڕێری هێرشەکان بێت ئەمەوێ ئەوە ڕوونکەمەوە بۆ جەنابتان و بۆ بینەرانی خۆشەویستیش بوونی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا لەسەر خاچی عێراق و هەرێمی کوردستان لەسەر بانگێشتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە ئەمە ڕێکەوتنامەیەکی ئاسایشی نێوان حکوومەتی عێراق و هێزی هاوپەیمانانە بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و لەم چەند ڕۆژەی پێشوو جەنابی سەرۆک بارزانی پشگیری خۆی بۆ محەممەد شیع سوودانی دووبات کردەوە کە جارێکی تر ئەگەر لێ تێگەشتنیەکی تازە لەگەڵ هێزی هاوپەیمانان لە عێراق هەیە هەر چۆرە لێک تێگەشتنێکی تر هەیە ئێمە وەکو هەرێمی کوردستان پابند دەبین بەو لێک تێگەشتنە بۆیە ئەمە لە چوارچێوەی ئەوەی کە موبەڕیر بین بەدەسەوە من بەهانەیەک بۆ هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر هەرێمی کوردستان نابینم معارەزەی ئێرانی معارەزەیەکی بێدەنگە بۆ هی تورکیا بینیت ڕۆژانە من پێم وت ئیدانە کراوە لەسەر ئاستی حکومت ڕۆژانە تهدید لەسەر خاکی تورکیا هەیە سنوورەکانیشان پارێزراو نییە پەکەکەش چالاکیەکانی خۆیەکە لە ناو خاکی تورکیایە بەڵام نمونەیەکم بنێ بۆ نمونە حیزبی دیموکراتی کوردستان کۆمەڵی ئێران هەر کەسێک لەمانە پابند نەبوو بێ بۆ ڕێکەوتنامە ئەمنی کە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران واژووی کردووە خاڵێکی تر ئەوەی بەڕاستی کاکۆڤان کۆماری ئیسلامی ئێران بە موشەکی بالستی هاوڵاتی سڤیلە کاتە ئامانج هێرشی پێشوو بۆ ماڵی بەڕە شێخباز هێرشی ئەم جارەکە شەهیدی لێکەوتەوە بەڕاستی چەندین شەهیدی لێکەوتەوە و بەداخەوە تا ئێستا میدیا ئێرانەکان مصڕن لەسەر ئەوەی کە ئەوان مۆڵگەیەکی مۆساد و مۆڵگەیەکی ئیسرائیلی و دژەکانی کۆماری ئیسلامی ئێرانیان لەم هێرشانە کردوتە ئامانج بەڵام کاکەڕاندەک شوێنی هێنا گوتی پەکەکەی لێ نییە لەو شوێنانە ئەو هێرشانەی کە کراوەتە ئەو هێرشانەی کە لەو سنوورانی کە باسی کرد لە دەرەوەی ئەو شوێنانی کە بارەگاکانی پارتی کرێکارانی لێ پەکەکەی لێیە لەو شوێنانە عناسڕەکانی پارتی کرێکارانی کوردستان کراوەتە ئامانج لەناو ئۆتۆمبیلێکا بۆ نمونە ئەندامێکی ئەوانی تیا بۆ کەسێکی تیا بووە باسمان لەمە کرد
ئەمەش هەر ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە بیانوو بین بەدەسەوە تاوەکو هێرش بکرێتە سەرمان چارەسەریان بابەتە بە چیەکرێ چۆن ڕێکەوتنامەیەکی ئەمنی لە بینی حکومەتی عراقی و حکومەتی هەرێم و کۆماری ئیسلامی ئێران کراوە و بەڵام پێ پابند نەبوو بەڵێ پێ پابند نەبووە کۆماری ئیسلامی ئێران هێزە ئۆپۆسیۆنەکانی ئێرانی پابند بوون کۆماری ئیسلامی ئەو لە کاتێکا بۆ نمونە لە جەرگەی ئێرانە بۆ نمونە کە هێرشێکی خۆکوژیە بێت کە داعشی خوراسان ئەڵێ من ئەنجام داوە هێرش بۆ سەر هەولێرەکە لەو کاتانەی لە سووریا بۆ نمونە هێرشەکرێتە سەر هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هێرش بۆ سەر هەولێرەکە ئەمانە بەڕاستی موبەڕر نین ئەمانە موبەڕین نین ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بە تایبەتی کاکۆڤان لەو کاتەوەی کە قەیرانێکی دارایی زۆر سەخت لەسەر کۆماری ئیسلامی ئێرانە بازاڕەکانی هەرێمی کوردستان بازاڕەکانی هەولێری پایتەخت شارەکانی هەرێمی کوردستان شوێنی بەڕاستی ساختکردنەوەی کاڵاو شمەکە ئێرانیەکان بووە ساڵانە ملیارها دۆلار بەڕاستی هاوردەی ئێرانیە بۆ ناو هەرێمی کوردستان دەستی کارکردنی هاوڵاتیانی ئێرانی کە کارەکەن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە گەشتۆتە حدێک ڕخنەیە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە ئاستی ناوخۆیە زۆرترین کار ئاسانیان بۆ کراوە زۆرترین کار ئاسانی بۆ کۆمپانیەکانی کۆماری ئیسلامی ئێران کراوە لێرە کار بکەن جار هەبووە تورکی نەکراوە جار هەبووە بۆ هەر کەسێک بێ بەپی یاسایەوە بەرهێنان لە هەرێمی کوردستان کار ڕێگەی پێدراوە جار هەبوو بە تەنها کۆمپانیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە شارەکانی هەرێمی کوردستان پیشانگای نێودەوڵەتیان کردوتەوە بۆ نمایشکردنی کاڵاکانی خۆیان بۆی ئەمە هەموو ئەمانە چیەگەیەنێت بلوکو لە بیدایەت باسم کرد ئێمە دژی هەموو هێرشێکین کە پێشەرکاری سەروەری عێراق و خاکی هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ ئەوەش لەگەڵ ئەوەین ئەو ڕێشوێنەی بەرامبەر هێزە ئۆپۆسیۆنەکانی کۆماری ئیسلامی ئێران گیرایە بەر پێویستە بەرامبەر هێزە ئۆپۆسیۆنەکانی تریش بگیرێتە بابند بین ئامادەن بۆ نمونە خۆپشاندن بەرامبەر بە هێرشەکانی تورکیاش بکەن ئێمە لە ئاستی فەرمی بە بەیاننامەی حکومەتی هەرێمی کوردستان لە خۆپشاندانە لە بەیاننامەی حکومەتی هەرێمی کوردستان ئەم هێرشە بەڕاستی هێرش بە موشکی بالیستی بۆ ناو پایتەخت و شەهیدکردنی مناڵ مەترسیەکی گەورەیە دوجار بۆچی ئێمە خۆپشاندانێکی مەدەنیش باسی هاوڵاتانی کاکۆڤان مەسیارەکە لێرەیە بۆچی ئێمە هێر بۆ نمونە ئێمە خۆپشاندانێکی مەدەنی لە بەرامبەر موشکی بالستی بە زۆر بزانین ئەمە هەڵوێستێکی مەدەنی زۆر ئاساییە و قونسوڵیەتی ئێران لە هەولێر پارێزراوە و پەیوەندیەکانیشان لەگەڵ نەپسڕێنراوە هیچ خۆپشاندانێکش بەرامبەر قونسوڵی ئێرانی نەبووە تەنانەت بۆ جارێکش ئاڵای کۆماری ئیسلامی ئێران لە هەرێمی کوردستان نەسووتێنراوە زۆر باش ناڕەزایی مەدەنی بووە لەلایەن خەڵکی کوردستان باش کاکاروان دێمە لای بەڕێستان ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەو خۆپشاندانی کە کرا لە سلێمانی من خۆم لە ڕاگەاندنەکانی یەکێتیم بینی ئەڵێ ئەمە خۆپشاندانی پارتیەکان بوو بۆ بەس پارتی خۆپشاندان بکە بەینی ڕۆژە بێتەوە لە سلێمانی خۆپشاندانە هەتاوەکو شەو خەڵگە خەوێت چواردانەوانگە 100,000 مامۆسا هەمووی خۆپشاندانەکە سلێمانی خۆپشاندانە سلێمانی خۆڕسکە لەبەرەوە هیچ کەناڵێکشم ئاگالێ نییە کە ئەمەی وتیبێ گەر پارتی بێت چووکە خۆم بەنامەیەکی تایبەتم بینی خەڵک لێرە کە مامۆسا خۆپشاندانەکە یەکێتیشی تایە پارتیشی تایە بێلایەنشی تایە ئیسلامیەکانیشی تایە ینی سلێمانی بۆ بە شاری خۆپشاندان ئەمە قیاز نییە بۆ ئەوەی کە لەسەر پەکەکە خۆپشاندان ئەکرێ لەسەر ئێران ئەکرێ لەسەر گرانی بازارە کرێ لەسەر فیمینیست و نازانم بە مستەمر سلێمانی خەڵک لەسەر جادێ کاگە هەموو ئێمە جادوبان هەموو گیراوە یانێگرتوین بەڵام من حەز ناکەم بە ئاقارێکە بڕۆین کە من بەلایەنگری تەرەفێک دەرکەوم و کاک بەسان بەلایەنگ هەردووکمان دژی هێرش ئێمە هەردووکمان کوردین من ئەگەر راپۆرتێک کێتە بەردەستم کەڵێن مناڵێک شەهید بووە لە ئامێدی کاڵن لادیەک چۆڵ کراوە لە ئامێدی 255 گوندی ئامێدی چۆڵە ئێستا ئامێدی دۆک 18,000 دۆنم زەوی سووتێنرا و خراپ کراوە لە منتقی بادینان ئەمە بە ملیارات دینار بەس بۆ چۆڵە پرسیارە بۆ ینی ئێساتی ئەگەر تۆ راپۆرتێکم لە بەردەستە یا راپۆرتی شەرق ئەوسەتە شەرق ئەوسەت پڕەفی کوردی نییە بە تەمویلی پاریس سعودی لە بریتانیا ڕۆژنامەیە کە دەرەجە قودسێتی خۆی هەیە پیرۆزی خۆی هەیە باش بۆ باسەکە 20 مەتار و قاعدەی عسکەری تورکی هەیە لەگەڵ 40 نقطەی تورکی لەناو خاکی هەرێمی کوردستانە لە دهۆک و لە هەولێر ئەمە ئەو 255 لادەیە کە چۆڵ کراون
بەشی هەرە زۆری بە ئەمری ئەم جیشە کە جیشێکە بە کاملی ئەگەر مەتاری بامەری نازانن ئەگەر بینەران بینی بێتیان فڕۆکەخانەیەکی شتێک لە نێودەوڵەتی باڵەوە هی ئێستا نییە. ئەمە ناوی مەتارەکانی هەموو لە راپۆرتەکاتیە ناوی شوێنەکانی هەموو تایە باشە ئەمە ئەڵێ بە ئیتفاقێک کراوە ساڵ 1995 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جیشی تورکیا ڕێککەوتووە کەواتە تورکیا ئێستا بە ڕەزامەندی لە ناو ئێمەیە ئەگەر موشکێک پتەقێنێ بە سلێمانی ئەمی سلێمانەکە تازە باشە من پێ دەڵێم فڕۆکەخانەی سلێمانی نێودەوڵەتی ئەو بۆ 2 ساڵە چێت هەمومان 180 ڕێحلە ئەنجام نادرێت یەک دووش هەرچی فڕۆکە بێتە سلێمانی بەسەر ئاسمانی تورکیا بڕە ڕێگەی لێگیراوە یعنی ئەبێ یان نێت یان ئەبێ بڕات ئەردەن و بێتەوە بەڵام ئەوانە بیانویان هەیە بیان لە فڕۆکەخانی بیان خۆ پەکەکە لە ناو فڕۆکەخانەیان نیە ئەمانە بیانونین ئەمانە ئەم دەوڵەتانی دراوسی ئێمە ئەگەر نەزانین هەڵسوکەوتیان لەگەڵ بکەی قوڕگی ئێمە ئەگرن لە برسا ئەمان کوژن لە تینوە ئەمان خنکێنن هەنی ئێمە کوردین ئێمە هەمومان پێشوی هەرچی بین وەک کوردێک بیرەکەینەوە بەڵام ئێمە عاقڵ ئەو کەسەیە سیاسەتمەدار ئەو کەسەیە کە بتوانێت ئەم بەڵانسە ڕاگرێت لە بینی هەم عێراقا هەم ئێرانە هەم تورکیایە ئێمە کاتی خۆی بەڕەحمەت بێ پیاوێکی حەکیم هەبوو ناوی مام جەلال بوو یعنی ئەم پیاوە ئەیتوانی و بەڵانسە ڕابگرێت لەگەڵ ئەم لەگەڵ ئەو لەگەڵ ئەم بەڵام ساتی خۆت بە ئاشکرا دیارە ساڕۆخی هەرسێ دەوڵەتەکەمان بووێت ئێستا ڕۆژشیکەیەت باشە هەریر چەندێک خۆ پاکەکەی لێ نیە هەریر مەتاری هەری چی لێ بەس قاعدەی ئەمریکاواتە ئەمە جۆرێکی کە لە موشەکە ئەمە جۆرێکی کە لە موشەوەڵی ئەمریکا دەوڵەتی بۆیە تۆش لە هەمان کاتە ئەم حاڵەتانە هەروە ئاسان نییە ڕاگررتنی بەڵانسی سیاست دەوڵەتێک گێتە ناوە دەوڵەتێکی کە ساڕوخی پێوەێ دەوڵەتێک برسی دەکە دەوڵەتی ئاود لێگرێتەوە دەوڵەتێک پێدەڵێک نازانم ئەنوا ئەشکال کێشەمان هەیە مەتاری عربەت فڕۆکەخانەیەکی زراعیە هەموو ئەزانن جێشێک کۆمەڵی خەڵکی تایە کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن هێزی دژە تیرۆرن ڕسمیان لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی شاپاشدیانەیە کە بردومان ئەکرێن هەمان تاوانە ئەوش تاوانە ماڵی پێشڕە دزەی شەرتاوە ڕاهێنانی هێزەکانی یەپەگاکرا ناوەی ڕۆژاوای کوردستانە بەڕێری هەیە کە خسارۆغانە بەیەکێکەوە بەڵام تووەرە بواقعی بەڵام مبەڕەکان جیاواز ئێران حاڵ سێرکە مەتاری هەریر ئیسرائیلی لێە هەریر بردومانەکرێت ئەو لێر ئیسرائیل لێە هەوری بردومانەکرێت ئێرە پەکەکەی لێ مەتاری عربەت مەتاری سلێمانی ئەمانە بیانون خۆتۆ کە دەوڵەتی موشکێکە پێوەێ بەپی باقێتی نێودەوڵەتی یاسای نێودەوڵەتی ئەمە پێشێرکاری دەولی پێوە بەڵام تورکیا هەریری بردومان نەکردەوە مەسەرم پێ دەڵێم دەوڵەتی جیاوازەوەی مقاومت خۆی ناوناوە مقاومەی ئیسلامی بەڵام ئایا مقاومەی دێنە سەر خۆپشاندانەکەی لەو خۆپشاندانە گوتم ناوێنێ نە خۆپشاندانی پارتیەکان لە سلێمانی لە سنووری پارێزگای سلێمانی پژگیریەکان من خۆم لێرە بوومایە خۆم لێرە بوومە لە ناو سلێمانی بوومایە لەگەڵ پارتیەکانی برادەرم ئەچوینە ناو خۆپشاندانەکە بەڵام ئێمە پرسەیەک بوو ڕۆشی نەهولێ قەراریش هەمومان لە میدیای بەڕسمی یەکێتی واتان باس کرد من خۆم شخصی خۆم ئێمە بەم شێوەیەی پێ دەڵمانی ساتێم لەگە بڕۆمە ناو خۆپشاندانی مامۆسایانەوە خۆ لەوانەیەکێتی لەگەڵ خۆپشاندانی مامۆسایان سەر و سەرشنوانیا هی ماڵپەڕی پێشتر بەڵێ پێ دڵمیانیەوە تا من لەگەڵ هاوڕێکی پارتیمە بەناوی تارای بە هێزاغۆی اتفاقەکەمان وا بوو کە بەیانەکە ئەگەر نەڕۆین بەم لاولا بڕۆینە ناو خۆپشاندانە جاریوای خۆپشاندانە سەر شتی زۆر بەڵام وەکو حیزب من شتێکە لە وەک تابعی کوردایەتی خۆمان ئێمە کوردایەتی لە سلێمانیا ئێستش پێ دەڵێم لەگەڵ ڕێزم لە ترۆپکایە هیچ شتێک ناخوێنێتەوە نە ئێران نەخوێنێتەوە نە تورکیا خوێنێتەوە و بجاری واشەیە پەکەکەش جەماعەتی پەکەکەش خۆپشاندانەکە خەڵک هەر ئەڕوات دژی پەکەکەش بیکەن خەڵک هەر ئەڕوات دژی ئێران بیکەن خەڵک هەر ئەڕوات ئێرانەکان بیکەن خەڵک لێرە سیستەمێکی سیر هەیە ژیانێکی سیر هەیە لەم شتوگای خۆپشاندان بە پارتی لە قەڵەمیان نادەی نەخێر کاکی من وەرەوەدا ڕسمەکان بێنە ئیساتی ڤیدیۆکەمان پێ باوەڕ بکە سەدێکێتیت بۆ دەرێنم ناو خۆپشاندان ئەمە کێشەکە زەیشوێن ئەمە هەنێ حاڵەت جویانەتی بینیم دەگوت ئەمڕۆ خۆپشاندانی پارتیەکان بوو دوو کەسیش میێوان کرابوو مناقەشەیانەکە تەلەڤیزیۆنی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو ئەبێ لە ڕێی کەسێک بێت لە منازەرەیەکە لە شتێکا وتبێتین ئێمە زای چۆن پێشکەشکارەکە زۆر جاریش زۆر جاریش کە ئەمانە ئەکرێت لێرە و لەوەیە هەندێک جار بەست بەتابێ عام سێرکە بە چوارچەوەی گشتی کارەکان و پەرچەکردارەکان سێرکە جاری وای لە پڕ خۆپشاندانێکی بێت سێوانە 100,000 کەس هێزە سەرژی لە 2010 2007 2019 ئەم ساڵ ئەمانە لێرە تابعی نییە مۆری دیاریکرااو نییە لە سلێمانیا خۆپشاندان لە سلێمانیا خۆڕسکە جاریوای شۆفێرانی تەکسی خۆپشاندانەکەن بە جارێکە خەڵگە ڕوات لە ناوێنە 3000 کەس کۆبنەوە کاکە کۆڤان ئەوە خۆپشاندانی خۆڕسک نەبوو ڕاستە بە تعلیمات بوو بەڵام خەڵک هەمووی دڵی گەرمە پێی ناخۆشە
موشکی ئێرانی بنرێ بە هەولێرەوە پێی ناخۆشە درۆنی تورکی بێ شارباژێر قەسف بکات مەتاری عربەت قەسف بکات مەتاری خەڵکە کار پێی ناخۆشە لە کاتێکا بە زۆری ئەمریکیەکان ئەمریکانیاندا بەش کردووە ڕۆحی کوردایەتی لە هەموو شتێک بەرزترە لە هەموو شتێک پیرۆسترە یانی تۆ بیرت نەچێ ئەم راپۆرتانی دڵنیام خەڵکی سلێمانی زۆریان دەستمانایە ماڵە بردومان بەڵام بێگومان حیزبەکان خەتێکیەوەندە تۆخیان نەخێردووە لە نێوان بۆ حیزب ئەشخاص لەناو حیزب باشتێکی ئاوایی بکە یعنی معقولە هاوڵاتیەک معقولە حیزبێک پێی خۆش بێت خاکی وڵاتەکەی ڕسک نەبوو خۆت باست کرد گوتت لەوانەیە حزب ئاراستی کرد تەوجیه ئەکرێ بەڵام خەڵکواتە ناوبینەکان بێگومان من خۆم ئەگەر لە نشمەتە هەولێرچێتی ئەندامێکمان وفاتی کردو ئەگینا ئێمە خۆمان لێرە بەشێکی زۆرچێتی نەتان گوت بۆم لە بالایگری ئێمەش بچێتە سەرجاتە و پشگیریان بکەیتی بەکەس ئۆس بۆ دووسبەی لە هەولێر و سلێمانی شتێک هەبوو بەرزی خۆپشاندان لێرە هەولێر و خۆپشاندان لێرە مەترسی لەسەر نیە سلێمانی باوەڕ بێگومان بە شتی نەتەوەی لێرە کەس ناتوانێت کۆنتترۆلی بکات نەتەوەی ینی مۆزوعەکە نەتەوەیە بە تەوجیهاتی ژنیە خۆپشاندان لێرە ئەوە نیە مەسەرەن جاری وایە لە هەولێر شتێکە بینی سێرەکەیت شەریحەیەکی دیاری کراوە ئەوی زاخۆ من خۆپشاندانێکی زۆر گەورم لە زۆر باش کاک بەسان ئەمەی سلێمانی ئەڵێ خۆڕسک نەبوو تەوجیهێکی حزبی بوو لە پارتیۆ بۆیان هاتبوو کە بینە سەر شەقام و ڕسک نەبوو چونکە شتێک نەبوو پارتیایی چێ من برادرە پارتیەکانم وتیانوەرە بۆ خۆپشاندن بەسەر کەواتە پارتیەکان باشە ئەڵێ خۆڕسک نەبووە طبعا من بەڕاستی و هەڵوێستە ئەو هەڵوێستەنەتەوەی کاکاران بەرزانت خێنم کە بەڵێ بەشداری مەکرد من بۆیە ناموێ بەڕاستی هەڵوێستە جوانەکە بە ئاراستەی ترا بەرم جا من ئەمێ شتێکی تر بڵم بەڕاستی کە بە گرنگتری ێزانم لەو بابەتە ئەگەر پارتیەکان لە سلێمانی ئیدانی و بابەتیان کرد بێ شانازی هەر کەسێکش بەشداری کرد بێ شانازیە لە هەڵەبجە و لە ڕاپەڕین و لە هەولێر و لە هەر شوێنێک واتە هەر کەس بەشداری کرد بێ شانازیەکە بۆ بڕاوە جا ئیتر پارتی بوون هەو کەسێکی بێلایەن بووە ئەحزابی تر بوون کەم نەزانم ئەحزابی تریش زۆر بەشدار بووە لە شوێنەکانی تریش دەزانم کەسایەتی ڕۆشنبیر بەشدار بووە هونەر چەندین هونەرمەندم بینی بەشدار بووە چەندین ئەدیبی باشم بینی بەشدار بووە بابەتەکە گەر پارتیەکانیش بەشدار بووبن ئەو شانازیە بەر ئەوانیش بڕاوە گەر بەشدار بووبن بەڕاستی هەندێک شت دووترا بۆ نمونە ئەو ڕێکەوتنە تەوجیه کامیان بوو من پێم وایە خۆپشاندانێکی پێویست بوو کە هێرشی موشکی بالستی لەسەر هەرێمی کوردستان هەیە و پێویست بە هەمومان بەشدار بن و منیش بەشدار بەڵام من ئەو شانازیە بەر منیش کەوتۆ کە بەشدار بووم بەڵام دەیانگوت ئەمە خۆپشاندانی پارتیەکان بوو هەر شانازیەکەر خۆپشاندانی پارتیەکانیش بوو بێت واتە پارتیەکان هەڵوێستیان هەیە بەرامبەر هێرشکردن بۆ سەر پایتەختی هەرێمی کوردستان بۆوانی تر لەگەڵتان نەبوون خەڵکی تریشمان زۆر لەگەڵ بووە نمونەم بۆ خەڵایە بەڵێ لە بابەتی بەیاننامەیان هەبووە بەشێکی زۆری حیزبە کوردستانیەکان ئیدانیان کردو بەیاننامەیان هەبووە بۆ نمونە باسی ئەو ڕێکەوتنەکرا ئەو ڕێکەوتنەی بەڕاستی هاتنی جێشی تورکی بۆ خاکی کوردستان ئەو ڕێکەوتنە سەرەتا لەگەڵ حکومەتی عێراق بووە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان نەبووە بابەتێکی تر هەیە ئێمە بەڕاستی پێویستە زۆر بەڕاشکاوی بڵین بوونی پەکەکە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان بۆتە هۆکاری ئەوەی کە ژمارەیەکی زۆر بە هەزاران گوندی هەرێمی کوردستان چۆڵ بکرێت لەبەرەوەی پەکەکە لە ئێستا لەوێ دەسەڵاتێکی سیاسی لێدامەزرانوە بۆ نمونە بنکەی جێشی تورکی لە قەندیل نییە لە شارباژێر ڕێژ نییە لە شلێریش نییە لە پێنجێنیش نییە بەڵام پەکەکەی لێیە بۆ بەڕێدەکە ئەمە نییە کە جێشی تورکی لە شوێنێک هەیە بۆیە گوندەکە چۆڵکراوە نەخێر بەعکسەوە من قەناعەتم وایە بوونی پارتی کرێکارانی کوردستان لەو شوێنانە و داگیرکردنی بەشێک لە خاچی باشووری کوردستان بۆتە بەهانەیەکی گەورە کاکۆڤان بەدەستی دەوڵەتی تورکیاوە تا بێن ئەو ناوچانە داگیرکەن با پەیامەکەم لە کاتێکا بۆ نمونە دەوڵەتی تورکیا هەستەکە شوێنێک بوقعەیەکی هەرێمی کوردستان هێرشی لێکرێتە سەر خاچی تورکیا بەهانە دەین بەدەستەوە ئێمە و ئێمە بە دانوستانن دەڵێن کاکە ئەگەر ئەم حاڵەتە بەردەوام بێ جێشی تورکی داگیریەکات و ڕەنگە دوای سەحبیژنەکە پاکەکە چۆڵی ناکە لەو کاتی جێشی تورکی لەشکر کێشێکەکە زۆر بە ئاسانی شوێنەکە چۆڵەکەن مقاومەش ناکەن جێشی تورکیشی تیامێنێتەوە گوندەکانی ئێمەش بە چۆڵکردنیان لەم حاڵەتە زۆر باش بۆیە لەم حاڵەتە ئەبێ ئێمە باز لە چی بکەین معارەزەی ئێرانی جارێکتر دووبارە یەکەمەوە هێزە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مووقیفێکی زۆر جیاوازتریان هەبووە لە پەکەکە ئێمە ئەبێ ئەم مووقیفە بەرز بنرخێنین بەڕاستی باشووری هەرێمی کوردستانوی ئەوان معارەزە نەبووە بیان ئێران بەڵێ پێشتر ئێمە ئەوان داوایان کە دۆ ڕێکەوتنامی ئەمنیمان ڕێکەوتنەکە کراوە بەڵام ئەم بردمانکردن بیانوەکان
معارەزە نەبووە هیچ بیانوێک نەماوە من پێم وتی هەموو هێرشەکان کە کراوەتە سەر پایتەختی کوردستان و هەولێر لەلایەن کۆماری ئیسلامی و لەلایەن ئەو گروپانەی تریشەوە لە بیدایەتەوە باسم کرد هیچ بەهانەیەک شک نابم بۆ هێرشکردنی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر پایتەختی هەرێمی کوردستان و هیچ مەترسیەک لە هەرێمی کوردستانەوە بەسەر کۆماری ئیسلامی ئێران نییە و هێرش نەکراوەتە سەر کۆماری ئیسلامی و معارەزەی ئێرانیشێکی قورسی پێنی کاتە کۆماری ئیسلامی ئێران چی ئەوێت کۆماری ئیسلامی ئێران نەبێت ئەمانە بیان و نەبن چی ئەوێت فڕۆکەخانی سلێمانیش شارە فڕۆکەخانی سلێمانی باسی هێرشەکەی نێمە فڕۆکەخانی سلێمانی دەوڵەتی تورکی پێی وایە کە عناسرەکانی پەکەکە لە کوردە فڕۆکەخانی سلێمانی و هاتو شۆیان کردووە چی کردووە گەماری خستۆتە سەر فڕۆکەخانەی سلێمانی گەمارۆکە لەلایەن کوێ لەلایەن دەوڵەتی تورکیاوەیە ئەڵێت ئەوان پێیان وایە کە بەڵگەیان هەیە باش شەوی بردمانەکەش بۆ نمونە عناسری پارتی کرێکارانی کوردستان کە خۆیان ئەڵێن لە سلێمانی بوون و خۆیان ڕەتیان نەکردەوە لە سلێمانی قوربانی هەبوو لەو شەوەی کە ئەوان هێرشەکەیان کردووە واتە ناتوانانی ڕەتی بکەیتەوە کە ئەوان لێرە نەبوون ناتوانانی ڕەتی بکەیتەوە کە لێرە نەبوون باشەی کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران کۆماری ئیسلامی من بە ڕاشکاوی ئێڵێم زۆر بە ڕاشکاوی ئێڵێم کۆماری ئیسلامی ئێران تەسلیمبوونی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانی ئەوێ بە ئەجندای سیاسی خۆی هیچ شتێک مبەڕێکی ترشک نابم جگە لەم دێڕێکە بە تۆم وت جگە لەم دێڕێکە بە تۆم وت و ئێمەش بەڕاستی وەکو قەواری سیاسی هەرێمی کوردستان وەکو خەڵکی کوردستان قەزەیەکمان هەیە قەزەیەکی نەتەوایەتیمان هەیە قەزەیەکی سیاسیمان هەیە مافی خۆمان هەیە ئێمە ئەمانەوێت دوو دراوسەی تەبابین و لە خاکی ئێمەوە هێرش نەکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران ئەوێ هەولێرش بێختە ژێر کۆنتترۆلی خۆی ئەوە مەبەستەکەتە زۆر بەدڵنیایی هەموو فشارێک اقتصادیەکان بۆ سەر هەرێمی کوردستان نەکەرە و فشارانە هەموو فشارەکانی بە هێرش بە درۆن و گەشتە هێرش بە موشکی بالیستی بۆ تەسلیم بوونە بە ئەجندای سیاسی من جارێکتر دووبارەیەکەمەوە ئێمە ئەمانەوێت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دوو دراوسێ بین سنوورەکانیان بپارێزن سەروەریمان بپارێزن و لەگەڵ دەوڵەتی تورکیایە سنوورەکانیان دەپارێزین سەروەریمان بپارێزن سەروەریمان بپارێزن بەڵام ئێمە دەمانێت دوو سنوورمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە ناکرێ ڕەوشەکە لەگەڵ ئێران بگەین لە مریشکە ڕەشە پرسیارێکی جوانە چەند ڕۆژێک پێش ئەو هێرشەی کۆماری ئیسلامی ئێران کردوێتە سەر پایتەختی هەرێمی کوردستان یادی قاسم سلێمانی بۆ لە هەولێر سەرۆکی هەرێمی کوردستان پاشتر کە گەڕاوەتەوە چوە سەردامی قونسوڵی ئێرانی کردووە بۆ تەعزیەی یادی قاسم سلێمانی چۆن یادی ڕۆژی سربەخۆیی ئەمریکا لە هەولێرە کرێتەوە ئاوا یادی شۆڕشی ئیسلامی ئێران لە هەولێرە کرێتەوە پێم بڵێ جگە لەمانە سنوورەکان پارێزراوە دەواازەکانمان بۆ کاڵا و شمەکەکانیان کراوەیە هیچ مەترسیەکنی لەسەر کۆماری ئیسلامی پەیوەندیەکانمان لەگەڵیان پاراستووە قونسوڵێتیان پارێزراوە عناسرەکانی کۆماری ئیسلامی ئێران پارێزراوە بۆ پرسیارێک لە خۆمان نەکەین کێن بۆ نمونە ئەو عناسرانی کۆماری ئیسلامی ئێران لە قونسوڵەکانیان لە هەموو ئەوانی کە ئەو تیمیان کە لە هەرێمی کوردستان کارەکەن بۆ یەک جاریش مەترسی لەسەر ژیانیان هەبوو بێ بۆ یەک جارێش هێرش کرابێتە سەریان هەموو بەرژەوەندەکانی کۆماری ئیسلامی ئێران پارێزراوە بەڵام کۆماری ئیسلامی ئێران وکۆڵێم هیچ بەهانەیەکی بۆ هێرش بۆ سەر باشووری کوردستان نییە و ئەوەی کە ئەوان ویستویانە لە ڕێکەوتنامە ئەمنیەکە جێبەجێمان کردووە و معارەزەی ئێرانیش پابند بووە بەم ڕێکەوتنامەیە با بە ڕاشکاوی بڵێم حتا تەسلیمکردنی چەکەکان تا تەسلیمکردنی چەکە قورسەکان تا ڕۆشتن بۆ ناو کەمپەکان من لە جەناب دەپرسم وەکو ڕۆژنامە نووسێک معارەزەی ئێرانی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چیتر بکەن لەمە زیاتر بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەوە بێ کاکاروان وەڵامدات چیتر بکەن یعنی بۆ نەچیت باش بڵێم لەبەروی بنکەی پارتەکانی ئێران ئۆپۆزیسیۆن هیچ لە سنووری هەولێران نییە لە هەرمۆتەیە لەگەڵ زەرگوێ زیەک و زەرگوێ زەڵە و ئەمانە ئەمە ئەم بێژەر زۆر بە جوانی پرسیارێکی لە تۆ ئەم مبەڕێرە ئەوە نیە بەڵام کاک بەسا من ئێستا پرسیارێکی زۆر بەرگری لە ئێران پرسیارێکی جوانژان تۆڵی هیچ تۆڵی بارەگا هیچیان لە هەولێر نییە
کەواتە ئەوە هەولێری قەسەب نەکەدا ئێران لە هەولێری ئەم پرسیارەکەی لێکردی کۆڤان هەر پرسیارەکەی تۆ زۆر جوانە لە ئینتیفاازە و ئێستا لە سنووری هەولێر هێرش نەکراوەتە سەر کۆماری ئیسلامی ئێران باشە با من پرسیارەکە بە شێوێشکە بکەم بارەکانش لە هەولێر نیێوەشتر کەواتە ئەوە باشە بارەگاکانی خۆتەڵی هی حزبەکانی زێرش قەسبی بارەگەشەکە دژبەر ئێران لە سنووری پارێزگای سلێمانین باشە بۆچی ئەگەر بیانوویەکی دروست بێ دەبێ ئێرە بردمان بکانەوەکو سلێمە هەولێر زای شوێنە وەزئی سیاست من لەگەڵ سلێمانی ئەگەم بکرێ سلێمانی بردومانی ئێرانی بۆ ئۆکرێت وی تورکیاشی بۆ ئۆکرێت و بۆ موشێکیش لێدرێت بەڵام سلێمانی بەرگی گرتووە و تا ئێستش ئەوەی کە ئەو بارەگایانە بە درۆن بردومان کراون کۆیە خۆتان باشەزان بە موشک لە پیران شەهرەوە بردومان کراوە ئەو خاکی کوردستان من بیدایەتی قسەکانم بۆ کرد چکەوەکو دوو کورد دابنیشت حیوار بکەین هەڵوێستم لەگەڵت لەوە دژی هەموو هێرشێک هەر موشکێک لە هەر دەوڵەتێکەوە بێت بەڵام من ناکرێم من لێرە من بخەیتە زاویەک و من بەرگری لە ئێران بکەم بەڵام تۆ مثلەن تۆ پشتی تورکیا بگری کە 20 مەتاری عسکەری لە ناو خاکی کوردستان هەیە خەڵکی کوردستان چۆن منطقی بادینان کەوتوتە ژێر کێفی هەیمەنەیەکی سەربازی تورکیاوە بۆ ئەگەر مبارڕەکە چییە ئەگەر پاکەکە لەوێ بێت خۆ پاکەکە لە تورکیاشی باشە بۆچی لادێ لە تورکیا معقولە من تۆ هیچ پرسیارێکی جوانی پرسیارێکی زۆر جوانی کرد کاکاروان دەڵێت خۆپەکە لە تورکیاشەیە 1 متر لە خاکی دەوڵەتی تورکیان پێ بڵێ هێزێکی پەکەی لێبێ لەکوێ لە کام من نازانم ئەویان سنوورێکی پارێزرا من تۆ لێرە هەڵاتەکە لە تورکیانیە هەرێمدام هەیە وڵاتی هەرێمی کوردستان دانیشتوین نیقاشێکەکەین ئەو خەڵکە ئەو بینەرە سوود لە هەندێک معلوماتەکانی ئێمە وەرگێ وەکو ئەندام هەیە بەڵام ئەگەر تۆ دابنیشیت مەسەرەن بتەوێت مبەررات دەوڵەتی تاوانبارکی دەوڵەتی بێتاوان لەڵام هەردووشی هەردوو هێرشەکە ئەمە هەردوو بەس مبەررەکانی بەڵام با من هەندێک شت هەیە مەترسی بخەمە سەر ئەم مێزە بۆ ئێوە و بۆ بینەرانیش باش هێزی ئەمریکا هەر ئەبێ بکشێتەوە لە کوردستان ئەنە مشتێکی حتمیە ناکرێت ئەمریکا چوبێتە وڵاتێک و ئەنەم هێزی کە پێڵەن هاوپەیمانان 100 ساڵتیان نەماوەتەوە ڤێتنامی بەجێشتووە کۆرەیە بەجێشتووە نازانم نیکاراگوای بەجێشتووە پەنەمای بەجێشتووە کوێ بەجێشتووە ئەم هێزە ئەکشێتەوە ئەو سیاسەتە ئەو پشت ئەسووری ئێمە چییە ئەگەر علاقاتی سیاسیمان لەگەڵ دەوڵەتانی دراوسێ بەهێز نەکەین تاوەکو بتوانین بمێنینەوە چکە بەڕاستی عنی ئەمە مەترسیی زۆر گەورەیە کاک بەسام هەر دەوڵەتێک بۆ نمونە ئیسرائیل کە خەتەرێکی خارجی ڕووی تێکا لیکۆد و عمل ئەبن بە یەک قورفی تەواوی دروستەکەن بریتانیا کە خەتەرێکی دەرەوە ڕۆیان تێکات عمال و محافظین بە هەمان شەوە ئەبن بە یەک ژوورێک دروستەکەن لە مەجلیسی لۆردات و ئەمان لە ئەمریکا کە خەتەرێکی خارجی ڕۆیان تێکا کۆماریەکان و مش باسی ئەوت بۆکەم کە خەتەرێک ڕۆیان تێکا کۆنگرێزە بێ بە یەک دەنگی لەسەریان ئێمە خەتەرێک ڕوویاوە بەڵام من هەسەکەم دوو تەوەجوهی جیاوە لە کوردستان ئێستا بۆ نەج بەڕێی جەنابە هەرێمی کوردستان چی بکات بۆ نمونە ئێمە ئەو شتانە چیە کە بەرامبەر ئێران کردومانە و نەیکی باش بە تو ئەپرسم ئەم خەتەرێکی ئێستا ڕووی کردو تاریمی کوردستان موشێکی سێ وڵاتت بووێت بە مقاومەی ئیسلامی بەناو ئەوانەی کە لە عێراقیشن هیچ مەترسیەک ئەم مەترسیە ترسێکی وهای نییە ئەگەر بێت و ئێمە بەم هەناسی کە من و تۆ دانیشتوین قسەی لەسەرەکەین ئاوایی بیرکەینەوە هەرێمەکەمان لە دەسەچێت سەروەری هەرێمەکەمان لە دەسەچێت ژێر ئەرزی هەرێمەکەمان لە دەسەچێت کە ئێساتش کۆمەڵێک نیشانەی پرسیار هەیە سەر ئەرزی هەرێمەکەمان لە دەسەچێت کە من ئامارێکم لە بەردەسایە زیاتر لە 80 بن کە وی وڵاتێکی دەرەوەی وڵاتەکەی خۆتە ئێمە قبولمان نەبوو عێراق بێت خاڵی گومرجی دروستکە لێرە بەڵام قبولمانە لە وڵاتێکی کەەوە 100 بنکە هەبێت تۆ بمانەوە نەمانەوێت موشەی ئەو وڵاتانت بووێت درۆنی ئەوڵ ئەسە من و تو ئەڕینە ئەم بەلە کۆنەیە هی ئەم ستۆدیۆ ئەگەر درۆنی تورکی جۆمان دێنە بە مستەمری لەسەر ئاسمانی سلێمانی ئەو خەتەرە مەترسیە کاگە مامود لەسەر دڵمان کەواتە بێت باش بافڵەوەن بەیان هەڵسم لە خۆدارە پێش بێت کەواتە بە هەمان ڕاشکەوتنامەی ئەمری فکری کە ئەو حیزبانی دنیا هەیەە لە کاتێکە کە خەتەری دەرەوە زیا ئەکات ێستا ڕۆژ بە ڕۆژ خەتەر لەسەر هەرێمی کوردستان پرسیار یەکێتی پەیوەندی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان باشە نەخێر هیچ باش نییە باش نییە لە 84ەوە هیچ علاقێک هیچ هێزێک سەدام حسین بۆ هەموو جەبەروت و نەیتوانێت قەندی لە هێزی پەکەکە چۆڵتا کاگە زنجیری قەندیل مەبەستم لەو سنوورانەی کە ئەو سنوورانەش ئەگەر بکرێت ئێساتی هەموو کەسە زانانی ئەسا من و تۆ پرسیارێکەکەین بەڵام خەڵکە زانانی ئایا ئەگەر مەفرەزەیەک بێت و بڕات هیچ هێزێک هەیە بەو هەموو تەکنۆلۆژیاوە تورکیا چەند ئایلە ئیبادە کردووە یەکێتی و کە باش نییە
زۆر باش هیچ باش نییە ئێوە من ئەو باش نییە. باشی کە پێی بڵی باش ئەو باشە نییە بەقەدەر پەیوەندی تورکیا لەگەڵ پارتی دیموکراتی بەقەت پەیوەندی ئێرانیش لەگەڵ پەیوەندی اقتصادی نییە پەیوەندی سەربازی نییە پەیوەندیکی عشایری ئیجتیماعی نەتەوەییە ئەگەر کوردێک بێت ئێرە ئەوش علاقی بە حیزبەوە نییە لەو شاخ و داخن بۆ خۆیان خەڵک هاوکاریانەکە ئەجینا ئەوەی کە ئەو هێزەکان 30,000 کۆمپانیای تورکی لە ناو هەولێرا هەیە بەڵام وازم 26 کۆمپانیای تورکی لە سلێمانی هەیە ئەمە مۆزوع بەتاری ئێرە 180 ڕحلەی ماگانە زەرری هەیە کە ئاسمانی تورکیا کارەکەی بەڵام هەموو نەفەرەکانی ئێرە ئەڕاتەوە هەولێر کارەکەی من حەزەکەم هەولێر دەوڵەمەندتر بێت بەڵام ئەمە بانێکە و دوو هەوا ئەگەر ئەم مەتارە قاچاقی تیابار کرد لە هەولێر قاچاقی تیابار ناکرێت من قاچاق نییە بابەتەکە کاروان ئەمانە ئەزانین چۆن ئەمە بابەتەکە قاچاق نییە دوو جملەی کە بابەتەکە قاچاق نییە بیرتانی خەمەوە بیری هەردووتانی خەمەوە ئەم دەوڵەتانە ئەگەر بۆیان بکرێت دەستەخەنە قورجی ئێمە جا لەبەرەوە ناکرێت من دیفاع لێجێکیان بەسام ناکەم دیفاع لێشێکیان دیفاع لێشێکیان یەکشارەکان هەتا باسیەوەشم کرد گوتم ئامادەم نایسەمدام بکەن لە پەیامەکەی کاکەروان زۆر ڕوونە ئێمە حەتێکی غازمان هەیە کارەبای کوردستان دابینەکات مانگی 3-4 بردومانە ئێمە پەیامەکەی کاکەروان زۆر ڕوونە پەیامەکەی من دەڵێم من وەکو من دەڵێرە دانیشتانەکەم بەڵام ئاقارەکەی کە ئاوا بڕوات پرسیارەکەی من مبرری هەیە بەڵام پرسیارەکەی چییە بۆ نمونە باش ئەو ڕێوشوێنە چییە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران بیگرێتە بەر بۆی هێرش نکاتە سەرمان یەک بەهانەوەتی من لە بیدایەتی بەرنامەکە چاوەڕی بەهانە یەکەم بۆ نمونە بوترێ ئێمە بەڵام من دەیان شەرعیت بە هێرشەکان نایم بەڵام سنوورێکی زۆر فراوان پانتاییکی زۆر فراوان لە خاکی هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی هێزەکانی پەکەکایە ئەوڵێ ئێران ئەوێتن هەرێمی کوردستان بخاتە ژێر ڕکێفی خۆی سیاسیەن ئەجیندەی سیاسی نازانەوە تۆرە و پرسیارە لە قنسولی ئێرانی بکەی لە هەولێر بەڵام من پێ دەڵێم هەر دەوڵەتێک ئەو نیازەیە موشکی گەشتە سنووری هەر دەوڵەتێکی کە ئەمە سەروەرێکی ئەتوانێت پێشەکە ئەنی بەسەراحەت ئێستا و موشەکانی کە ئێران هەیەی من ئەڵێم لە ناو کۆی یاوە کۆی لە ناو کۆبوونەوەی حیزبی دیموکراتە هەموو ئەزانین خۆ 3 ساڵ 4 ساڵ لەمو پێش بوو یەک لە زرگوێز و زرگوێزەڵی بردومان کردووە بە درۆن ئەمانە بەڵام ئەم مۆزوعانە هەر یەکم مبرری خۆی هەیە ئەو بەڕێدەکە چی بووە ئەوەی هەولێر ئەوەی ئیدانە لە سلێمانی کراتە سەڵکە لە هەولێر کاکەروان مبررەکە چی بوو کە هێزەکانی ئۆپۆسیۆنی ئێرانی لەو شوێنانە بوونیان هەبووە ئێستا هێزەکانی ئۆپۆسیۆنی ئێرانی داخلی کەمپەکانن چەکە قورسەکانیان لێسن من ئەوە لە سنوورەکان ئێران جواب من باسی بەهانەیەکەم کاکۆڤان من باسی بەهانەیەەکە من دەڵێ من ئەڵێم لە بیدایەتی بەرنامەوە نەگەشتمە ئەوەی کە بەهانەی کۆماری ئیسلامی ئێران بۆ هێرشەکان چییە بۆ نمونە کاتێک بۆ نمونە هێرشەکاتە سەر بارەگای هێزێکی ئۆپۆسیۆنی خۆی بەهانەی هەیە ئێستا ڕێکەوتەنامەیەکی ئەمنیمان هەیە ئێمە لەگەڵ ئەوانە هێزە ئۆپۆسیۆنەکانیان چەکەکانیان داناوە لە ناو کەمپەکانن دوای ئەمە هێرشەکانی کردووە و هێرشەکانشی بۆ سەر مۆڵگەی بۆ سەر بارەگای هێزە ئۆپۆسیۆنە ئێرانیەکان نەکردووە بۆ سەر هاوڵاتی سڤیل کردووە بۆ سەر وەبەرهێنەکانی هەرێمی کوردستان کردووە لەم حاڵەتەکان جیاواز ئەوەی هەولێر بووە بەڵام هێرانەکان بەری خۆی بووە ئەمەیان نییە شەقێکیان بەر لەزەت بێ و شەقێکیان بە ئازار بێت نەموتۆ هێرش باشە لە بیدایەت شۆ نەموتۆ حاڵەتەکانیان ئەو باسی بیانوەکە مەترسیی زۆر گەوریان دروست کردووە تۆ ئەبێت سیاستکی ئێمە بێ سیاستکەین ئێمە باسی بۆچی باسی حیزبی کۆد و عملی ئیسرائیلی بووە باشە باسیمانت بووە حیزبی دەوڵەتی عێراقی بۆچی بۆ نونە ڕێکەوتنامەیەکی ئەمنی هاوشێوەی ڕێکەوتنامە ئەمنیەکەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران واژووی کردووە پارێزگاریکردنی سنوورەکانی هێنانە خواردەوەی سەرجەم پێشمەرگەکان چۆڵکردنی بارەگاکان داخلی کەمپەکان حکوومەتی عێراقی بۆ هەڵوێستێکی هاوشێوەی نییە بوونە بەرامبەر دەوڵەتی تورکی بۆچینێتی کە پێویستە سنوورەکانی بۆچینێتی لەبەر ئەوەی کە ئێرانیەکان کاریگەریان لەسەر کابینی حکوومەتی عێراقی هەیە و فشار لەوانەکان ئەوانش فشارەکەن کە سنوورەکانیان پارێزراوە بێ لە کاتێکە ئەمان هێرشەکەن جارێکی تر بەڵام ئێستا بەهانەکە پەکەکە بەهانەیەکی گەورەیە بەدەست دەوڵەتی تورکیاوە ناتوانین ئێمە سەدان گوندی هەندی هەرێمی کوردستان لەژێر دەسەڵاتی پەکەکەی بڵین شەرعێدان حکوومەت هەرێمی کوردستان ئەبێ بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بۆی قسەکان بە ئاراستەیەکی ترە نەڕوا من وتم دژی هەموو هێرشێکم کە سەروەری خاکی هەرێمی کوردستان پێشێلەکە بەڵام ئێمە لەسەر ئەرزواقعی بە دژبی دژم پێ دەڵێم بەڵام 255 لا دێناوی هەمویانت چۆڵ کراوە 255 لا دێ دەیان لا کراوە کە لەژێر دەسەڵاتی پەکەکە 10,000 دۆنم زەوی کراوە بە بۆر ئەڵقامی چێنراوە
باسەیان خۆمانە ئۆپۆسیۆن ئێرانی ئەمەی کردووە هەموو بەرامبەر کۆماری ئیسلامی ئەمەی کردو ئۆپۆسیۆن ئێرانی وڵی جا ئەوە ئەتوانین لە ئێرانی بپرس زۆر من وەکو کوردێک خاکی بادینا چون بە خاکی خۆمەزانم هەورامانش بە خاکی خۆمەزان باشیتە ئەمە کێشە ئەو خاکیش داگیری کردووە هەر کێشەی بە هەر خاکێک هەشتا بنکەی سەربازی تیا بێ داگیر کراوە بۆ هەشتا بنکەی سەربازی تایە هەر مبەڕێک لەبەر ئەوەی پارتی گرێکارانی کوردستان پەکەکە ئامادە نییە لە ناو خاکی تورکیا عملیات و چالاکیەکانی خۆی بکە لە باشووری کوردستان بارەکەیتانەوەعملیاتی خۆی بەسم تو ناتوانێت بەرگری لە حاڵەتێک بکەی بۆردومانکردنی پەیوەندی بە ئێرانەوە هەیە ئەمە ینی شتێکە مبەڕێرێکی بۆ بدۆزی هەرچەندە بابەتەکەمان پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە لەوانەیە پەکە بچێت لە ڕۆژاوای کوردستانەوە مەترسی بخاتە سەر تورکیا لەوانەیە باشتریش بێتنەوە بێت خاچێرێنی کوردستان بەکاربێنێت ئەمە بۆ هەمویان درستە بە حەزبەکانی ئێرانیش باماشەوە باشە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران چی بکات؟ حکوومەتی هەرێمی کوردستانە بێ هەڵوێستێکی ڕوون و ئاشکرا هەبێ بەرامبەر بە هەر داگیرکاریەک بەرامبەر بە هەر پێشەکاریەکی سەروەری کە بەرامبەری ئەکرێ وەکو حکوومەت ینی چۆن ئەگەر لە ڕێگەی خۆیەوە بکات بۆ نمونە دەوڵەتان چی ئەەکەن شتێکی پێوترێت چارەسەری دیبلۆماسی بانکردنی قنسوڵە بانکردنی سەفیرە شکاتکردن لە UN شکاتکردن لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەمانە هەموو ڕێگە چارن خۆ کە دەوڵەتێک ساروکیە دەوڵەتێکی قەواسی دروستەکە ئەمانێت دراوسەکەی کانت ئەندام بە لە حلفی ناتۆیە ینی تۆ دانیشی هەڕەشەی لێ بکەیت و بینیکەیت دەرەقەتیان ناین هەڕەشەمان هەڕەشە ناکرێت نایبێ هەڕەشە بکەین ئێمە چونکە خۆمان توانای خۆمان باشە زانین هەڕەشەکردن نا بەڵێ خۆ حوارێکێت توانێت حواری لەگەڵکی ئەتوانی تیم بنێری ئەتوانی تیمێکی مشترک بنێری بەنای حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەم گلەی و گازندانی تێبگەینی ئەگەر کێشەکەت چییە مەسەلەن ناڵێ ئیسرائیلی لە هەولێرا هەبووە کاکە بوومان بسلمێن نەگەر ئیسرائیل توانین داوامان لێکردون وەفدیان بێتە ئێرە ئەوانە ناڵێن لە مەتاری سلێمانی لە مەتاری سلێمانی پەکەکەی لێبووە لە ئەسنای قسفەکە ئەمریکەکانی لێبووە کە ئەمریکەکان ئاسمانی ئەم منتیقی هەمووی لەشەر دەسەڵاتی ئەوە ئەمریکانیان ناو بە سلێمانی هەر کەسێکیان هێناوە ئەمریکان پیانڵی هێزی هاوپەیمانان ئێمە ئەگەر بێت و ئەوان نەبێت ئەو غیتاءجەوەیکە باش دروستەکەن منیش و کاکاروان هێزەکانی ڕۆژئاوای کوردستان ئەو شەوە قوربانیان ناوە لە سلێمانی باش تۆ ناتوانانی بڵێ بۆ لە کەسایەتی نزیشی مەزڵ کۆبانی لە سلێمانی ئەم بڕێکەوەی معلوماتان لە طرفی تۆ ئەگەروا بێت کەسی نزیشی کەسی بە کەسی نزیک چۆنەکرێت بردومانی شارێکەکرێت بە کەسی نزیک ناڵم کەسی زانیارانە کە ئاواهی بێت کەواتە باگراوندێکە بۆ لەسەر مەوزوع ئەم باگراوندە بێت کەسێک ئاگداری ئەو مۆزوعانە هەنێک شتێن بەرامبەر کۆماری ئیسلامی ئێران ئەمانە کراوە هەنێ شت نازانم کۆماری ئیسلامی ئەوڵێ نابێ ئاشکراکرد و نابی دژمنایەتی کۆماری ئیسلامی ئێران بکەین باشە ئەڵێ ئەبێ حیوار باشترین چارەسەرە کاکۆڤان ئێمە بە درێژایی مێژوو ئێمە بە درێژایی مێژوو لە سەرەتایی شۆڕشی ئیسلامی ئێرانەوە ئێمە زۆر دۆست و هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێران بووین قۆناغ بە قۆناغ دژی دیکتاتۆریەت لە عێراق لەگەڵیان جەگاوین قۆناغ بە قۆناغ لەگەڵیان بووین باسیشم کرد لە ڕاپەڕینی هەرێمی کوردستانەوە بۆ ئێستا بۆ یەک جاریش نەمان یەڵاوە سنوور لە سنووری ئێمەوە مەترسی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دروست بکرێ بە ئێستاشەوە پەیوەندەکان ماوە لەگەڵیان بە ئێستاشەوە ئێران هەر بردومانەکە چارەسەر بە ئێستاشەوە ئێوە پێتان وایە ئێمە گەر بردومان بکرین بە موشکی بالیستیش نابێ بەس دەنگ بەرزکەینەوە بڵێن بردومان کراوین نابێدان ڕزایی جەماوەریمان هەبێ نابێت لە نەتەوە یەگرتوەکان بەڕاستی سکاڵا بنووسین نابێت لەسەر کراوە هەمووی نابێت لەسەر ئاستی وەزارەتی دەرەوەی عێراق ئیدانە بکرێ بەڵێ ئیدانە کراوە لیژنەی ئەمنی عێراقی هاتوۆتە ئەو لێر قاسماراجیت ئەڵێ ئەمە بینایەکە هاوڵاتی سڤیلی تیاژی چاوپێکەوتنی لەگەڵا کردوون لە دوای ئەمەش بەڕاستی ئیعلامی کۆماری ئیسلامی ئێران مسڕە لەسەر ئەوەی کاڵێ ئەو مۆڵگەیەکی مۆساد بووە بابەتەکە لێرە دەست پێکات تۆ من باسم لەوە کرد وتم ئێمە نەک پەیوەندەکانمان باش بووە ئێمە لە هەولێری پایتەخت چەند ڕۆژێک پێش هێرشەکە یادی قاسم سلێمانی بووە لەوێ و یادی شۆڕشی ئیسلامی ئێران نەکرێت لەوێ و پەیوەندەکانمان پەیوەندی زۆر تون و تۆڵ بووە هیچ گرفتێکمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران نەبووە ئێمە ناڵین گرژی دروستەکەین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەعکسەوە ئێمە ئەڵێین کۆماری ئیسلامی ئێران هیچ بەهانەیەکی نییە بۆی هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان باش بەس کردوێت شوێنی چارەسەر ئەکەیت بە کورتی وەڵام بدەن و ئایا ئەم دوو وڵاتە ئێران و تورکیا شارەکانی هەرێمی کوردستان دابش کردووە یان بەڕاستی حزمەکانە
بەڵام مەترسی ئەگەر عقلەکان دابشکات یەک مەترسیە دوو شارەکان ناچ ئێمە کوردستان کە خەڵک خوێنی ڕشتووە لە شۆڕشەکانە خوێنی کوردستانێک ڕشتووە خوێنی بۆ پارچەیەکی کوردستان نڕ ئەمە ڕاستیە بۆی من ئێڵم ڕاستیە من یەک ڕقمم پێوتی تەنها لە دابشکردنی کۆمپانیەکانە تەنها لە دابشکردنی موشەکەکانە من گوتم وڵاتەکانی خۆمان مەترسیەک دروست بەس ئەگەر وەڵامی وەم دەیت سوپاس دەکەم حیزبەکانی خۆمانن یان ئەو وڵاتانن تێنەگەشت کە دابەشیان کردوین هیچمان دابش نکراوە من ئێستا خۆم بە خەڵکی دیاربکر زانم کاکە تۆ باسی چییە دابشکردنەکە بە خەڵکی هەولێر و زاخۆ کارۆنە من بەڕوو دیارە ناڵێگە بینم کە خۆپشاندان ناکرێت لە بەرامبەر هێرشەکان جەرگبووە سووتێن لە سلێمانی خۆپشاندان ناکرێت ئەڵەن هی پارتیە بەرامبەر هێرشەکانی هەماری ئیسلامی دابشکردن لە بەرامبەر ئەو ناکە ئەویش ناکە ئەگەر حسابی دابشکردن بۆ خۆمان بکەین کەواتە هیچمان نەکرد بە هیچ کەواتە دەستمان بە دەردی کوردە دەستمان لە بنی هەمانەکەوە دەرچوو ئەمڕۆ من بەڵێ جارێکتر دووبارەیەکەمەوە ئەمڕۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسوور زۆر بەڕوونی ئەوەی ترەوەڵی تۆپی دەسەڵاتە لە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی لە وتارەکەی خۆی وتی دژی هەموو پێشێلکاریەکین کە سەروەری هەرێمی کوردستان کە دژی سەروەری هەرێمی کوردستان بێت و ئێمە نابینە مەترسی بۆ سەر کەس دابینە مەترسی بۆ سەر کەس ئەمە پێویستی بەچی هەیە ئەو دووبارەیەکەمەوە ئەو ڕێکەوتنامە ئەمنی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کراوە و پارتەکانی ڕۆژهەڵات پابندن پێوەی پێویستە نەفسی ڕێکەوتنامە لەگەڵ دەوڵەتی تورکیا لەلایەن حکومەتی عێراق کرێت و پاکەکەش پابند بێ ئەو کاتە موبەڕیر نامێنێ بۆ ئەوەی کە دەوڵەتی تورکیا هێرشکاتە سەر ئێمە موبەڕیر چۆن ئێستا بۆ ئێرانەکانی ئەندامی مەکتەبی ڕێخستنی سلێمانی هەڵەبجە ڕاپەڕین پارتی دموکراتی کوردستان کە لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ کاروان ئەنوەر ئەندامی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی هەروە سەرۆکی لقی سلێمانی سەرنیکا ڕۆژنامە نووسانی کوردستان کە لەگەڵمان بووی زۆر سپاس کاروان سپاس بۆ تۆش سپاس بۆ ئێوەش کە بیدارمان بوون هەر لە خۆشی دابن.